داعش دوای خۆی کە لە کۆبانیە کرایە دەرەوە لە سەدا هەشتای کۆبانیەی بە وێرانکراوی جێهێشت. کاتێک خەڵکەکەی گەڕانەوە کۆبانێ دەست و بازووی ئاوەدانیان هەڵکرد و لەگەڵ ئیداری خۆبەڕێوەبەرێتی کۆبانێدا شارەکان ئاوەدان کردەوە. لەگەڵ ئەوانیشدا هەر چوار پارچەی کوردستان بە تایبەت لە باشوورەوە هەڵمەتی ئاوەدانکردنەوەی کۆبانیان دەست پێ کرد. سەرۆک مامجلال یەکەم کەس بوو کە ڕۆڵی هەبوو لە ئاوەدانکردنەوەی کۆبانێدا و هاریکاری پێشکەشکردن. لە وڵاتی ئەمریکا چەند ڕێکخراوێکاتن و هەتا حکوومەتی ئەمریکا خۆشی گوتیان کە ئێمە یارمەتیتان دەدەین بۆ پاکردنەوەی شاری کۆبانی. پێشنهاریان کرد گوتیان ئێمە بە 3 ساڵ بۆتان پاکەکەینەوە بۆ هەر تۆنێک $5 کە حساباتمان کەشتێک نزیک $1.2 ملیۆن ویست. بەڵام بە هاوکاری خەڵکی خۆمان لە 4 پارچەی کوردستان توانیمان ئێمە ئەو پاشماوەی شەڕە لە کەمتر لە 6 مانگ بە بودجێک نزیک $25 ملیۆن پاک بکەینەوە کەوە سەرکەوتنێکی زۆر گەورە بوو بۆ ئێمە لە شاری کۆبانی. ڕەمزی بەرخۆدان و سەرکەوتن لە کۆبانی هەم لە شەڕی کۆبانی هەم لە ئاوەدانکردنەوەی کۆبانیەوە ئێستا یارمەتی گەلی ئێمە لە 4 پارچە بوو. تایبەت بەڕاستی دۆستانی ئێمە ناو یەکێتیە بەڕێز نەمر هەڤاڵ مامجەلال بوو، هێرۆخان بوو و ماڵباتی ئەوان بە تایبەت بە دۆستانی ناو یەکێتی بەڕاستی زۆر یارمەتی ئێمەیاندا لە هەموو بارێک. ئێستا کۆبانێ لەسەر پێی خۆیەتی وەک قەڵایەکی بەرگری شانازی بە خۆی و نەوەکانیەوە دەکات کە جگە لە داعش ڕوبەڕووی پیلانگێڕی نێودەوڵەتیش بووەوە. ئێستا شاری کۆبانی گەیشتۆ بە ئاستێک لە ئاوەدانکردنەوە کە ئەگەر یەکی غەریب بۆ جار یەکم سەفەری ئەو شارە بکەوە بزانێ قەت لەو شارە شەڕ نەبووە مەگەر ئەوە بچێتە ئەو گەڕەکەی کە داماناوە بۆ مەتحەف یا موزەخانە. لە شاری کۆبانی کارەبامان ئێستا 24 ساعت هەیە، ئەو هەیە، هەموو جادەگان قیل بووە، هەموو بینایەتەکان ئاوەدان بووەتەوە، ئیش بۆ خەڵک کراوەتە، معاملمان دەست پێکەوە. یانێ ئەگەر کەسێک 3 ساڵ بەلەیسە بچواتە ئێستا بچێتە سەری کۆبانی بەقەت باوەڕ ناکەم کە ئەو بتوانێت تەسەوڕکە کۆبانی واونە پێشکەوتبێ لەو بارانەوە. کاروانی ئاوەدانکردنەوە لە سلێمانیەوە بۆ کۆبانێ بەردەوامە. ئەم جارەیان سلێمانی ژێرخانی ڕۆشنبیری کۆبانێ ئاوەدان دەکاتەوە و 7,000 سەرچاوەی جۆرا و جۆر لە کتێب و زانست پێشکەش بە کۆبانێ دەکات تا کتێبخانەی گشتی کۆبانەی پێدا بمەزرێنن. هەوڵمادا کە پەیوەندی بکەین بە کۆمەڵێک لەو دەستگا ڕۆشنبیری و کەساتیانەی کە ئامادەییان تایە بۆ ئەوەی کتێبمان بدەنێ و ژمارەیەکی زۆر کتێبمان کۆ کردەوە و یەک لەو کەسانەی کە بەشدار بوو لەم پرۆژەیە ڕەحمەتی هەڤاڵ مامجەلال بوو کە زۆر بە خۆشحاڵیەوە ئامادەی خۆی دەربڕی و زیاتر لە 1000 کتێبی پێشکەشی ئەم کتێبخانەیە کرد و ئامانجەکەمانەوەیە کە چۆن وا بکەین ژێرخانی ڕووناکبیری و فەرهەنگی لە شاری کۆبانی و بە شێوەیەکی گشتی لە ڕۆژاوا زیندوو بکەینەوە. پێش ئاوەدانکردنەوەی کۆبانێ لەژێر هەردار و پەردووی بینایەکدا جەنگاوەرێکی کۆبانێ دەبینرا کە گیانی خۆی کرد بۆ قوربانی شارەکەی. ئێستا ئەوان لە کاروانی ئاوەدانیدا بۆ جیهانیان سەلماندووە کە کۆبانێ هەمیشە بە پێوەیە و بەرەو ژیانێکی تازەش هەنگاو دەنێت. هێمن قادر، کورسات نیوز.